پێویست بوو هەندێک حقایق بەبیر خەڵک بێنینەوە چونکە بەڕاستی هەتا زەمانە تێدەپەڕێ بازە ڕاستی هەیە خەڵک لەبیر دەچێت و یا نایزانێ جیرێک پەیدا بوو ئاگای لەوە نییە نەی خوێندەوە لە مەکتەب خۆشی نەی خوێندێتەوە نازانێت دەوڵەتی عێراق چۆن دامەزرا دەوڵەتی عێراق لە ساڵی 1920 دامەزرا یعنی 85 ساڵ لەمەوە پێش کەسێک نەماوە ئەمری 85 ساڵ لەمەوە پێش بزانێت چۆن دامەزراوە نیە دەبێت یا لە کتێب خوێن بیتەوە یا لە مەکتەب خوێن بێتی یا لە ناحیەی سیاسی فێری بوو بێ بۆیە پێویستە بەعزە حقایق هەیە نێڵین لەبیر خەڵک بچێتەوە بیهێنینەوە من لەو مرافعەدا باسەوە بکرد کە دەوڵەتی عێراق چۆن دامەزرا دەوڵەتی عێراق کە دامەزرا کوردستان ویلایەتی مووسڵی پێدەگوترا کوردستانی عێراق بەشێک نەبوو لەو دەوڵەتە دەوڵەت 1920 دامەزرا وەلەو کە دامەزرا ئینگلیس کە هات ئیستیفتای کرد بۆ مەلیک فەیسەڵ کوردستانی ئیستیسنا کرد گوتی کوردستان تێدا نییە لەو هەمە پرسیە بۆ ئەوەی مەلیک فەیسەڵ ئەگەر بیانوێ بۆ خۆیان بدەن ئازادن بەڵام تیانێت چونکە ئەو وەختە ڕێکەوتنامەی سەڤر هێشتا مابوو بۆ ئەوەی کە ڕێگەی دابوو کە کوردستانی عێراق دەتوانێت بچێتەوە پاڵ کوردستانی مەرکەزی کە ئۆتۆنۆمی خۆی وەرگرت باسی ئەوم بۆ کردن کە لە 1922 حکوومەتی عێراق و حکوومەتی ئینگلیز ئێترافیان کردووە بەوەی کە حکوومەتێک لە کوردستان دروست بێت حکوومەتی کوردستان بەیانەکە لە 25 ئەخراری پێکراوە بە بەیانی 25 کانونی یەکەمی ساڵی 1922 حتا ئەوە لەو ساباو بوو کەەوە دیاری کریسمسە جژنانەی کریسمسە دراوە بە کورد عێراق و ئینگلیز پێکەوە بەیانیان دەرکرد دەڵێن ئێمە حەقی کوردی عێراق دەسەرمێن کە دەوڵەتی خۆیان دروستکەن و داوان لێ دەکەن نوێنەر بنێن بۆ بەغدا بۆ مەسەلەی حدود و گومرگ و ئەوانە ئەو ڕاستیە شاردراوەوە بینەما ئەمە لە تاریخی وەزارەتی عێراقیدا نووسراوە لە تاریخی عێراقدا نووسراوە لە چەندین کتێبدا نووسراوە من بە برادرانی مەجلیسم گوتم 82 ساڵ لەمەوە پێش حەقمان دراوە تێ لەلایەن عێراق و دەوڵەتی خاوەن ئینتیدابی بریتانیا کە دەوڵەت بن ئێستا پاش 82 ساڵ ئێوە لەسەر فیدرال مناقەشەمان لەسەر دەکەن لازمە بێن ئەولا من ماچکەن مەمنون بن کە ئێمە داوای فیدرال دەکەین لە پاش 82 ساڵ لە حەقی سەربەخۆیی لە پاشان لە هەموو ئەو شتانی کە باسم کرد لە هەموو ئەو مکاتەباتانی مەلیک فەیسەڵ لەگەڵ ئینگلیز بۆی پێگوتراوە مەلیک فەیسەڵ لە مەندوبی سامی دەپرسێ دەڵێ بۆم پرسا من حدودی مەملەکەتەکەم تا کوێیە من مەلیکی مەملەکەتێکی عەرەبیم یا مەملەکی عێراقم ئەو وەختە چێرچل وەزیری مستعمەرات بۆ جوابی داتەوە دەڵێ بە جەلالەتی مەلیک بڵێ ئێمە وعدمان پێداوە دەوڵەتێکی عەرەبی بۆ دروستکەین نەک ئیمپراتۆرێتی عەرەبی حدودی دەوڵەتەکەی ئەو جەبەل حەمرینە لە جەبەل حەمرین بەرەو هەوراس وڵاتێکە پێدەن کوردستان هەرچەندە هەند کەمایەتی تورکمانی هەیە لە کفری و کەرکووک و هەولێر و ئاتنکۆپری بەڵام ئەم وڵاتە کوردستانە ئەمەش ئێعترافێکی ئەو سەردەم قەراری عوسمەت الئومەم کە 24-25 دەرچووە لەژنەکە دەڵێ هاتین گەڕاین هەرچی کتێبی جوغرافیای قەدیم هەبوو تەماشامان کرد هەرچی سیاحەتنامەی بێگانەکان هەبوو تەماشامان کرد کتێبەکانی جوغرافیای لە میسر دەخوێندرا ئەو سەردەمە تەماشامان کرد لە پاش ئەو هەمووە بۆمان دەرکەوت هیچ ڕۆژێک لە ڕۆژان عێراق لە ئەنبار تکریت تێنەپەڕیوە جاری وها بۆ سامەڕا ئەنبار بووە جارەوە بە نەختێک هەوراساتوت بۆتە تکریت ئەوی تر عێراق نەبووە و ئەو ناوچەیەکە نیزاعی لەسەر یعنی ویلایەتی مووسڵ هیچ ڕۆژێک لە ڕۆژان بە بەشێک لە عێراق دانەندراوە هەروەها ئەم ناوچەیە بەشێک نیە لە تورکیا چونکە لە بینی ئەوە کوردستانی مەرکەزی و سووریە و ئەو هەیە بەڵکو ئەوە کوردستانە ئەوەش دەسەلمێنێ دەڵێ ئەم ناوچەیە کوردستانە و ئەگەر بەگوێی ئارەزووی خەڵکەکە بکەین دەبێ لایەنگەری دانانی دەوڵەتێکی کوردی بین بەڵام لەبەر هەندێک بیان و دێنێتەوە لەبەر ئەوە ناکرێ و کە بڕیاریدا عوسمەت الئومەم ویلایەتی مووسڵ بخاتە سەر عێراقەوە چەند شەرت و شروتێکی داناوە بۆ حکوومەتی عێراق کە دەبێت ئەم شەرتانە جێبەجێ بکات کە ببێتە هۆی ئەوەی کە کورد ڕازی کات نوێنەری ئینگلیس لە لەجنەی عوسمەت الئومەم کە ئەم بڕیارەی دەرکردووە دەڵێ شەرتێک ئەوەیە کە دەست لە هەویەی کوردی کەرکووک نەدرێ
دەڵێ ئەگەر دەستکاری هەویەی کوردی کەرکک بکرێ ئەو ڕێککەوتنامە هەڵدەوەشێتەوە کە ویلایەتی مووسڵی پێخراوەت سەر عێراق من ئەوەشم باس کرد لە مەجلس حکومەت دەوتم کاکە دەتانێت هەڵی وەشێنەوە یەکێتی عێراق ئەفەرمون ئەوە تا نوێنەرەکە وا دەڵێ ئینجا وەرە بگەڕێنەوە سەر هەموو ئامارەکانی پێشوو ئاماری عوسمانلی لەو منطقەیە یعنی کوردستان لە کەرکووکیش کورد بەشە زۆر بووە ئیشارەتم کرد بە ئامارێک کەەوە عسمەت پاشای ئینۆنۆ کە کەمالیستی دووەمە کە دوای کەمال پاشا بۆتە ڕئیس جەمهوری تورکیا کە دیارە خۆی قەت ینی لە تورکچێتی 24 قیرات لە هیچ کەمتر نەبووە کە باسی ئاماری کەرکووک دەکا ئەو وەختە پێگوتراوە محافەزەی ینی متصرفی کەرکووک ینی سنجەقی کەرکووک ئەڵێ کەرکووک ژمارەکەی ئەو هەیە 97,000 کووردە 79,000 تورکمانە 8,000 عەرەبە یعنی تورکمان و عەرەب بە هەردووکیان دەکەنە 87,000 ئێمە بەتەرێ 97,000 کە بەڕاستی ژمارەی تورکمانی زۆر زیاد کردو چونکە ئیحسای ئینگلیز ئەوێ ڕۆژێ ئیحسای ئینگلیز ئەو ڕۆژێ دەڵێت تورکمان 35,000 بەڵام بە خاتری عسمەت پاشا بێ بەو حسابەش ئێمە هەر ئەکسەریەتین لە کەرکووک ئەکسەر بوون دوای ئەوە وردە ئامارەکان وەخت خۆی بڵاومان کردەوە ئێمە لە کوراسی بچکۆڵە لە هەموو سەرژمێریەکدا کورد ئەکسەریت بوو تەنانەت ئەوەی 57 کەەوە هینی پێ دەکەن ئێستا دەڵێن دەبەسەر بەسەر چاو ئێمە قبولمانە دیسان ئەوێ دەمێ عەرەب 109,000 بووە بە ئەو عەرەبانەی کەەوە هاوردەشن چونکە ئەلۆ مدەتە لە 47 تا 57 لە 47 تا 57 19,000 عەرەب هاتووە بۆ کەرکووک لە شارەکانی جەنوبەوە بۆ وەزیفە بۆ تەعین بۆ شەریکەینەوت بۆ ئیشکردن بۆ کرێکاری و هەندێک عەرەبی ترش هاتووە بەوەشەوە عەرەب 109,000 بووە لە کەرکووک بەینەما کورد 187,000 بووە و تورکمانیش 60 شتێک هزار بووە یعنی بە هەردووچیان دیسان لە ئێمە کەمتر بوونە لە ئیحسای 950 لەوەتەی دەوڵەتی عێراق دامەزراوە هەوڵ دراوە ناوچە کوردەکان لە کەرکووک دابڕێن متصرفەتی کەرکووک لە زمانی عوسمانلی عیبارەت بوو لە قەزاکانی هەولێر کۆیە ڕەواندز سەلاحیە یعنی کفری بە کفریان دەگوت سەلاحیە ئەم قەزانە هەموو تابعی بۆ کەمکردنەوەی نفوزی کورد لیوایەکیان لێجا کردەوە لیوای هەولێر یعنی هەولێر و کۆیە و ڕەواندز و شەقڵاوە و ڕانیە و ئانێن هەموو لێجا کردەوە بۆ ئەوەی کورد کەم بێت لە کەرکووک حتا وەختێک هەوڵیان دەدا چەمچەماڵ و کفریشی لێدا ببرن مەرحوم سعید قەزاز نەهێشت موافقەتی نەکرد دەنا ئەوەشیان دەکرد یعنی بە درێژایی وەخت ویستویانە کورد کەمکەنەوە لە کەرکووک بەڵام سیاسەتی شۆڤێنیانەی زەق و ڕەقی تعریبکردن باسی دەستی پێکرد لە ساڵی 1963 جا ئێمە هەر لەو ساشەوە چوین بەگشت ئەو سیاستەدا زۆر بەڵگەمان هەیە مەسەلا من قاموس الإعلام تورکیم بە میسال هێنایە قاموس الإعلام تورکی وەکو ئینسیکلۆپیدیای تورکی وایە لە قاموس الإعلام تورکیدا لە سێ جێ کوردستانێتی کەرکووک دەسەلمێنێ یەکێکیان کە باسی کەرکووک دەکات دەڵێ 3 تەقسیم 4 کەرکووک کووردە چواریەکەکەی تریشی عەرەب و تورکمان و مەسیحی جوولەکەیە کە باسی شارەکانی کوردستان دەکات ئینسیکلۆپیدیایە دەڵێ شارەکانی کوردستان عیبارەتن لە دیاربەکر وان ڕەواندوز کەرکووک سلەیمانی کرماشان سنە لە لای تێرا کە باسی سنووری کوردستان دەکات سنووری کوردستان دەڵێ لەگەڵ دێتە شەنگار لەوێ دواتە دیجلە ڕووباری دیجلە درێژ دەبێتەوە دێت هەتا جەبەل حەمرین و بەرەو خواریانی دیسان کەرکووکی خستۆتەوە ناو کوردستان